وعليكم السلام ورحمة الله وبركاته مامسەیان وڵی نازم يعني لە کامەوە دەست پێ بکەم طبعا يعني نازم والله لە کام شوێنەوە دەست پێ بکەم کە لەکوێ گۆڕام چ گۆڕانکاریەکم بەسەر هاتووە هەرچەنە بانی امتحانێکی یەکێک لە گرانترین امتحانەکانم هەیە بەڵام هەر يعني پێم خۆشە باسیەوە بکەم چ گۆڕانکاریەکم بەسەر هاتووە کاتێک کە امتحانەکانم تەواو کردووە و هەموو ماندوو بوونە ڕۆژی وا هەبووە 24 کاتژمێر ڕێک نەدەخەوتم بۆ امتحانێک یان زۆربەی کات 3 کاتژمێر زیاتر نەدەخەوتم تاوەکو بتوانم نەتیجەیەکی باش بێنم دوایەوە ئیمتحانەکانم بۆ گەڕاوە لە یەکێ لە دوو ئیمتحانە زۆر خراپم هێنابوو بڵێم لە 3 ئیمتحان بەوەی کە لەسەر پەنجایەکە دوانیان 42 هێنا دانەیەکیشیان 45 هێنا و کاتە بۆ من شتێکی زۆر ناخۆش بوو پێم وابوو شکستێکی زۆر گەورەم لە ژیانم هێناوە کەس بۆ من شکستی وای نەهێناوە بۆیە زۆر بێهیوا بوو ئەوەنە بێهیوا بووم قەت خۆشم بڕوام ناکرد یعنی بیرم لەوە ئەکردەوە خوایە گیان یعنی چ شتێ بدۆزمەوە بتوانم ئەم بۆشایە پڕ بکەمەوە چ شتێ بکەم بۆ ئەوەی بتوانم ئەو ئازارە لابم ئیتر یعنی ئاوائیلبوون ئەو شتانەم لە پێش چاو کەوت وتم نامەوێتم بەزەمەوێتن گۆڕانکاریەک لە خۆمدا دروست بکەم یعنی چی بکەم بۆ ئەوەی خۆم بگۆڕم ببیرم دێ لە یەکێ لە ڕۆژەکان چوونە سەر بانی زانکۆکە یەکێ لە فیستیڤاڵ و شتەکرە باسی کۆرسی یادگەم بۆ یەکێک لە هاوڕێکانمە کرد دەموت من بەشداریم لە کۆرسی مامۆستا ئاوات کردووە کۆرسە ئۆنلاینەکە ئەوەی کە لە ئاپەکەیە هەیە من وتم ساڵی ڕابردوو لە برەوی کۆرسێکی ئاوام کردو من خوای گەورە وای لە من کردو من ئەوائیل بم لە مەرحەلەیە کە لە کاتێکدا ڕۆژە لە ڕۆژان هە لە ژیانیشما بیرم لێ نەکردبووە بەوەی کە فلاشکارت و شتانەم بەکاردێنا لە کاتێکدا چەند شتێکی کەمم لە کۆرسەکە وەرگرت بوو نە ڕاهێنانێکی تەواوەتیم کردبوو نە هیچ بەڵام ئەمە هۆکاری سەرکەوتنی من بوو باسی ئەوم بۆ هاوڕێکەمە کرد دەموت وەرە تۆ بەشدار بکە دەبی بەیەکێک لەو تەڵەبانەی کە بەرزترینم لە زانکۆ دەین تەنانەت پێشبڕکێی من دەکەیت و لەم نیشە بیتەوە بۆ یعنی هاوڕێکەم ناچار کرد بە زۆر بەشداری لە کۆرسەکەی بکە بەڵام ئەو خۆ یەکێک بوو لەو کەسانی کە دایمەن وت من لەبەر خوێندنی زانکۆ پێم ناکرێت ناتوانم ئەمانە سەڕاوی کۆرسەکەشی وەرگر بەڵام بڕوا ناکەم تەمبیناتەکانی کردی بێتن بۆیە لە دوای ئەوەی کە طبعا ئەوە دوای ئەوە پێش ئەوە بوو کە من دوای ئەوە ئیمتحانەکانم کرد بوو زانی بووشم خراپم جوابدا بۆ بەڵام قەت لە زەینما نەبوو منم لێ ئەوەندە کەم بێنم لە دوای ئەوەی کە پشووی بەسەر داهاتوو بوو ئەوەی 3 هەفتە پشوومان وەرگرت هەم بەهۆی چەند هۆکارێ بوو لافا و ئەو شتانە خۆمان بۆ ئیمتحانی فاینەڵی کۆرسیەکەم ئامادە ئەکرد کە نەتیجەکانم وەرگرتووە زۆر بێهیوا بوو یعنی کە سەیری خۆمە کرد یەک محازەڕەم بە 5 کاتژمێر لەبەرە کرد ئەوەندە ناخۆش بۆندە ڕقم لە خوێندنە بۆ دەمخوایە گیان کێشەی من چیە بۆ من بە 5 کاتژمێر محازەڕەی تاو دەکەم لە کاتێکدا محازەڕەکە زۆریش ئاسان بوو کە ئێستا سیریەکەم بەجددی محازەڕەکە ئاوا نەبوو بەڵام قەت من یعنی ڕۆژە لە ڕۆژان تەسەورم نەکرد بوو من لە گروپێکی ئاوام کاتێککە لە سەرەتاوە گروپی چاڵاکردنی مێشک و بێزکردنی یادگە دانرا ئەو کاتە من لە پەیجەکەی ئاوات ئەکادمیەوە بینیم یەکسەر هاتمە ناوی بەڵام قەت لە زەینمانە بوو من ڕۆژە لە ڕۆژان لە کورسێکی ئاوا بم یعنی لە گروپێکی ئاوایە بم ڕۆژێکیان ئەوەنە بێهیوا بم ئەوەنە گریام یعنی نازانم بەڕاستی موعجیزە ڕوویدا خۆشم بڕوام نەدەکرد یعنی یەکێک لە چارتەکانم بینی کە دانرا و یەکێک لە پۆستەکان یەکێک لە قوتاب هەتا ئێستا کە ژوێنەکەم گرتووە تاوکە و کاتێک کە من گەیشتمە ئینشاڵڵا بربەستیە خولەکەی ببڕم ئەمە دادەنێم چکە و هۆکار بوو کاتێککە بینم نووسرا بوو من بێ خولەی گەیشتم بە یەک لاپەڕە بەڕاستی یعنی شتێکی لە مێشکما دروست کردوتم دنیا ژوێران بێ من ئیلا لەم کورسە بەشداری دەکەم چکە من هیچ گومانێکم لەوە نییە ئیلا ئەگەم بۆیە یعنی زۆر ئەترسام و کاتەش دایانوت شوێن زۆر کەمەوە لەم تاریخە دەست پێەکە یعنی بەجددی بۆی ئەگرام و خوایەگەم بەس بە قسمەتم بێتن من بتوانم بەشداری لەم کۆرسە بکەم یعنی کە من لە کۆرسی یەکەمە دەرسمە خوێند یعنی بە ئازارێکی زۆرەوە دەم خوێند لەبەر چکە لە مەرحەلەیە کە ئەوائیلبوونم بەدەست هێنابوونم دەویست بە هیچ نەوحێ لە مەرحەلە دووە لە دەستی بم بۆیە ناچار بووم لە کاتی خوێندنە چۆن خوێندنێکمە کرد لەبەرەوەی چونکە دەمن من کاتژمێر 4 حەسرە گەڕامەوە ماڵەوە لەو کاتۆ دەبێت دەستم بە خوێندن بکردبەوە کاتێکی زۆر کەم بوو بۆ من ئەو کاتە پێم وابوو کاتێکی زۆر کەمە بۆیە زۆربەی کات نانم نەخوارد دەبەرەوەی یان زۆربەی کات 4:30 ئەگەڕامەوە یان 4 ئەگە 4:30 بگەڕا بامایە نیو سەعات دەما بۆی مەلای مەغریب بانگ بدە و کاتەنانیشم ناخوارد یان ئەو کاتەنانمە خوارد و اینجا
دوو کاتژمێرە خەوتم و پاشان هەتاوەکو بەیانی نەدەخەوتم. جاری وەها بە 24 کاتژمێرە ڕێک نەخەوتوم هەتاوەکو بچم بۆ زانکۆ ئیمتیحانەکە بکەم و ئیمتیحانەکە باشی جواب بەمەوە. بەڵام ناخۆشترین ئازار ئەوە بوو کاتێککە یعنی ئامانجمەوە بە نەتیجەی تەواو بڕۆم، بە نەتیجەی تەواو بێنم، بەڵام زۆربەی کات سەڕای و هەموو ماندووبوونە دەرەجەم نەدەهێنا. بەڕاستی ئازارێکی زۆر گەورە بوو، زۆر خەفەتم بە دیاریەوە خوارد. تەنانەت کاتی بیرم دێ بەدایکم و دووتم ئەگەر بێتم من لە تەواو ئیمتیحانەکان سفر بێنم بەس بتوانم لەم کۆرسەیە بەشداری بکەم، ئەمە خۆشترین شت دەبێتم بۆ من. دەدایکم دووهای گوت ناکچم ئینشاڵڵا هەردووکی بەدەستێنی. ئەلحەمدولیلا نەتیجەکانی زانکۆشم وەرگرتەوە، پلەی نایەبیشم بەدەستێنا، سوپاس بۆ خۆی گەورە. بەڵام ئیتر کە لەم کۆرسەیە بەشداریم کرد سوپاس بۆ خۆی گەورە زۆر شت گۆڕە. طبعاً من لەم کۆرسەیە یعنی منافەسەی خۆممە کرد دەیمەن بەوەی کە بارودۆخە دەرونیەکانی خۆم بگۆڕم، لەبەر چکە بەڕاستی من کێشەکی دەرونیم هەبوو، زۆر زەحمەت پێم وانە بوو یعنی قەت ئەمە چارەسەر ببێ. یعنی کە دەرسمە خوێند یعنی تاکە شتێک ئەگەر لێکم بدابێ من لە تەواوی ژیانمە لەبەر خەیاڵ بڵاوی لێکم بدابێەوە سەڕێ من دەموت بە 5 کاتژمێر محازەرەیەکم تەواو دەکرد یان بە 6 کاتژمێر محازەرەیەکم تەواو دەکرا، هەمووم لێک بدابێ لە ڕاستیە من 10 دقیقە خوێندنم نەکرد بوو، هەر هەمووی خەیاڵات و شتی بێمانە بوو. یعنی بەدەستە خۆم نەبوو، جاری وە هەبووە یعنی لە نیوەی شەوا گریاوم خۆی بۆ من ناتوانم ئەو خەیاڵاتانە بوەستێنم. دەمزانی تاکە کێشەی من ئەمێ. بۆیە لە کۆرسی دووەم کە زانکۆ دەستی پێکردەوە طبعاً پلانێکی زۆر باشم بۆ کۆرسەکەدا نابوو، بڕوام نەدەکرد یعنی بارودۆخەکە ئاوا بگۆڕێت. مامۆستاکانی زانکۆ طبعاً دەرسەکان گۆڕان، کۆمەڵە دەرسی ناخۆشتر دێتە شوێنەکەی و ئەمانە لەوانەیە هەندێک جار هەندێک دەرس لە ژیان تا حەزت لێ نەبێتن، بەڵام ناچاریشیە بەسەر یا بڕۆی. ئەو کاتە یعنی شتەکە بەدەست من نەبوو، خۆم 4 کاتژمێرم لە ژیانما لە من دەست بوو، یان ئەوتە ئەبووایە هەتا بەیانی دابنیشم، یان ئەوتە بە ئەو 4 کاتژمێرە بە خۆم خوێندنی خۆم بکرد بەوتەوە. یعنی طبعاً کویزاتەکان نەئەوەستان، یعنی هەموو هەفتەکە ڕۆژێک من بێزگەلوی کویزی عەمەلی 3 کویزی عەمەلی بکە، لە نەزەریەکان دەرسی نەزەری ناخۆشتە لە عەمەلی دەبێت کویزە نەزەریەکانیشم بکەم. بۆیە یعنی وای لێ کردبووم جاری وا هەبوو من نەمەتوانی ڕاهێنانەکانم بە تەواوەتی بکەم، بەڵام لەگەڵ ئەوەشا کۆڵم نەدا، سوپاس بە خۆی گەورە. هەر کاتێک پشوو هەبوایە دەچووم بۆ مزگەوتی زانکۆکە قورئانەکەم دەهێنا و تەمرینم ئەکرد. طبعاً ئەو کاتی تەمرینیشم ئەکرد خەڵکەکان یعنی قوتابیەکان زۆر عەجیبیان پێدا دەم کچە چی ئەکا ئەمە بۆ ئەکا، یان جاری وا بوو دوو کەس دوو هاوڕێ هەبوونە بێکەوە قسەیان کردووە کە سەیری منیان کردووە بە جۆرە تەمرینەکەم، ئیتر وازیان لە قسەکەی خۆیان هێنا و سەیری منیان نەکرد. یعنی هەوڵمەیە بە تەواوەتی ژیانم بتوانم خاڵێ بدۆزمەوە، بتوانم یعنی کاتێکی زۆر بچووکیش بێ بیدۆزمەوە و تەمرین بکەم. زۆر سپاس دەکەم مامۆستاگیان، یعنی بەڕاستی ئەمە لە چاکی خودای گەورە و هەروەها لە چاکی ئێوەیە. الحەمدولillah رب العالمین. ئێستا کە ئەوانەی کە پێگەیشتم ئەمڕۆ کە تەمرینم کرد گەیشتم بە 5 خولە لە بەرکردنی یەک لاپەڕەی قورئان. زۆر تەئکید نیمە لەوە، دەمەوێتن ئینشاڵڵا بەیانیەکەش هەمان هەوڵ بدەمەوە بزانم ئایا هەمان نەتیجە بەدەست دێنمەوە یاخودنا. و لە بەرکردنی ژمارەیە گەیشتومەتە 40 ژمارە لە خولەکێکدا الحەمدولillah. و دەرباری ئەوەی کە تێگەیشتونەمانیان ئێستا تۆزێ خەممە بەڕاستی، یعنی دڵم ئێستاوە زانکۆ تەواوە بێتنی ئیتر بەرەو ئیمتیحانی فاینەڵ خۆمان ئامادەکەین. بەڵام یعنی جاری وا هەبووە قوتابیەکان کە دانیشتون بە دیار دەرسی ئیمبریۆلۆجی داوود مامۆستامە یەک تۆزیش لێ تێناگەیشتین، کە مامۆستاکەی وت تێگەشتن داوود نەخێر مامۆستا هیچ تێنەگەشتین. یعنی من پێم وا بوو خۆشترین دەرسە بە دیار ئەو مامۆستایە ماوەنجە ئەوان داوود مامۆستا زۆر بەخێرایی شەرحیەکە بە دیار مامۆستادا ئەنیشتم سیرمە کرد و بە تەواوەتی مێشتی خۆمم بۆ کردبەوە، ئیتر هەشتێکی یەوت من یەکسەر لەبەرمە کرد. لە دوای ئەوەی کە طبعاً ئەوەشم زۆر باش بوو وەرگرتنی وشەکان، لە سەرەتایە دەموتەوە هۆکارەکەی چییە بۆ من ئەو کاتە بە تۆم وت بۆ من ناتوانم ئەو شانە لەگەڵ مامۆستا لەبەرکەم، دوای خۆی باشتر بوو، زۆر باشتر بوو. یعنی ئێستا گەیشتمە نەتیجەیەکی زۆر باش، بەڵام خوێندنی زانکۆکە کۆتایی هات، بەڵام ئینشاڵڵا بەمە ناوەستمە ئیمتیحانەکان کۆتایی بێت شتی تر تاقی دەکەمەوە. شت زۆرە مرۆڤ بتوانێتن تاقیکردنەوەی لەسەر بکە، بەڵام یعنی ئاستی ئەوەش یعنی گوێگرتنیشم زۆر باش بوو، بەتایبەتی لە ئیمتیحان لە دەرسی پاراسایت کە دەرسێکە باسی ئەو کرم و ئەم شتانە ئەکاتن کە مرۆڤ تووشی نەخۆشی دەکەن. یعنی خۆی ڕسمەکە یەکسەر خۆی کرابوو، یەکسەر ڕسمەکە مهێنا پێش چاوی خۆم و ئەم جوڵاند و مامۆستاکەی لەمە پێکاتۆ من بە چاوداخستنەکەر هەموم لەبەرە کرد. یە خۆشترین شتیش کە پێگەیشتم، بەڵام نازانم ئێستا بۆچی ئەمە ناگەڕێتەوە، ئەوە بوو کە لە یەکێ لە دەرسەکان 3 جارم حاڵەتە ڕوویدا، بەڵام چیتر ڕووی نەداوە، نازانم سەبەبەکەی چیە بۆچی دروست نابێتەوە. ئەو کاتی وێنەکە لەسەر داتاشۆ بوو لە لای
لای ڕاستی چاوم بوو کاتێککە تااقەتم نەبوو بەجددی وتم ئێستام لەگەڵ مامۆستا لەبەر یەکەم هەموو ڕۆژە چاڵنجم لەگەڵ خۆماکردم و لەگەڵ مامۆستای من دەرز لەبەرەکەم یعنی بەجددی و کاتی هیچ تااقەتم نەبوو دانیشم هەمووی بخوێنمەوە اینجا لەبەریکەم یەک جار سێرم کرد و وێنەکە یەکسەر لە پێش چاوما دروست بوو یعنی نەزانم چۆن ئەمە دروست هەتا ئێستا کەش بیرم ماوە نەزانم چۆن ئەمە دروست دەبێتەوە ئەمە سێ جارم حاڵەتە لە ژیانم ڕوویدا ئیشەڵا ئەم جارەش دەگەڕێتەوە یعنی بەزدی شتێکی زۆر خۆش بوو و نەتیجەی ئەو کاتە بەدەستم هێنا بەڵام نازانم بۆچی ئێستاکە ینی ئەمە دروست نابێتەوە طبعا ئەمە کۆرسە نیحمەتێکی زۆر گەورە بوو نیعمەتەکەی من پێم وایە لە قورئانەکەیە کە تەمرینە زۆرەکان لەسەر قورئان دەکرێتن هۆکارەکەی ئەوەی بەڕاستی ئەوە بڵم کە ئەم کۆرسە تەنها کۆرسێک نێت تۆ مێشتی خۆتی پێ چاڵاکی ئەم کۆرسە طبعا ئەگەر نیحمەت نەبووە خوای گەورە قەت ڕۆژە لە ڕۆژان من ئەم کۆرسە میوت کردبوو گروپەکە میوت کردبوو قەت ڕۆژە لە ڕۆژان من ئەم پۆستەم نەدەبینی نامەی ئەو قوتابیم نەدەبینی ئەو نامەیەم نەدەبینی کە مەساعاتە داینابوو طبعا ئەم کۆرسە خۆی لە خۆیدا نیعمەتێکە بۆ دروستکردنی گۆڕانکاریەکی تەواو لە تەواوی ژیانی خۆت یعنی بەجددی کۆرسێکە وات لێ ئەکاتن تۆ کێشە دەرونیەکانی خۆت بدۆزیەوە یعنی وڵڵاهی بەتەقوا شتەکە وا لێ ئەکا لە خوای گەورە نزیکت دەکاتەوە وا لێ ئەکات تۆ بتوانی کێشە دەرونیەکانی خۆت بدۆزیتەوە یعنی بەمانەی کەلیمە دەگەێنێتە دروستکردنی مرۆڤێکی تەواوەتی لە مرۆڤێکی خەیاڵی و خەیاڵ بڵاو و ڕزگارت دەکا بە مرۆڤێکی سەرکەوتو یعنی من ئێستاکە یعنی وردە هەز بە نیعمەتەکان دەکەم پێشووتر یعنی هەندێک کات هەنێ شتم کرد یعنی خۆم ئێستا یعنی سەیری یەکەم یعنی گریانم یەتم بەجددی دڵم خۆی گەن لێم خۆش بە ڕۆژە لە ڕۆژان ئەمن ئەم کاتم بەدیار ئەم شتەوە بەزایەداوە الحەمدولillah بەڕاستی ئەم کۆرسە نیعمەتێکی زۆر گەورە ئینشاءالله ئەم جارە ئینشاءالله قەت هەنجەر نابێنمە بڵێم ئەو ئیمتیحانم هەیە و نازانم چی لە سەرەتاش وتم ئەم کۆرسە بەشداری دەکەم هیچ باکم بۆ نییە گەر بێت و نەتیجەکانیشم کەم بکاتەوە گرنگ ئەوەیە ئەم کۆرسە من بگەێنێتم بەو خاڵە خۆی لە ڕاستیەکەیە دەرەجە هێنان و نمرە هێنان لە زانکۆ لەمانە هەموو یەگەڕێتەوە بەڵام نیحمەتی ئەوە ئەم کۆرسە ئەوەیە لە کاتی خۆیدا تەواو بکرێتن نەکەوە ئێمە چامان لە خولێکی تر بێ لە گروپێکی تر بێ خۆشترین شت ئەوەیە لە وەختی خۆی تەواو بێ طبعا من لە سەرەتاوە ڕاهێنەرێکی یعنی ڕاهێنانێکی چاکم نەکردووە بەڵام ئینشاءالله پشتوانە بەخوای گەورە لەو کۆتایانە هەوڵێکی تەواوەتی دەم و پشت بەخوای گەورە ئینشاءالله ئێمەش دەگەین بە نەتیجەی کۆتایی نەتیجەیەکی جوان